بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان هۆشدارە نێودەوڵەتیەکان بۆ سەر پارتی وێکێتی ڕوویان لە زیادبوونە دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوو برێتمە گۆرک ڕێخەری کۆشکی سپی هۆشداری پێدابوون ئەمڕۆژ سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان هاتە هەولێر و هۆشداری بەرەسەڵاتدارانی هەرێمدا و سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان باسی لەوە کرد پێویستە هەڵبژاردن ئەنجام بدرێ و دموکراسیەت لە هەرێم کەوتۆتە ژێر پرسیارە و داوای کرد کە چارەسەری کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بکرێت لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆشداری نێودەوڵەتیەکان و بۆ کێشە ناوخۆیەکانی هەرێم بۆ مەسەلەی پێشمەرگە بۆ پرسی هەڵبژاردن و بەڕێوەبردننی هەرێم دەکەین و ئایا لەم ساڵیشدا هەڵبژاردن دەکرێت و هۆشداری نێودەوڵەتیەکان لە چێوە دێن لەگەڵ هەرێک لە بەڕێزان بێستون فایق پەرلەمانتاری پێشوو لە ستۆدیۆ هەروەها دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆش لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک بێستون بەخێر بن سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سپاس بۆ جەناب سپاس دەکەین کە سەرتا لەو هۆشداری نێودەوڵەتیانەوە دەست پێ بکەین ئەمڕۆ سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان لە هەولێر بوو باسی لەوە کرد کە دەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێت و باسی لەوە کرد کە دموکراسیەت لە هەرێم کەوتۆتە ژێر پرسیارەوە خوێندنەوەتان بۆ وتەکانی سکرتێری نێودەوڵەتیەوە یەکگرتوەکان چییە؟ ئابناوی خۆی گەورە سڵاو بۆ جەنابەت بۆ بینەرانی بەڕێز و بۆ میوانە بەڕێزەکەشتان لە ڕاستیە دیموکراسی لە کوردستان کەوتۆتە زۆر شتەوە نەک تەنها ژێر پرسیارەوە بۆیە یعنی دواخستنی هەڵبژاردن بۆ بە حاڵەتێک ڕەنگە بەلای هەمومانەوە حاڵەتێکی نۆرمال بوو بێ ئەوەندە دەست و پەنجەمان لەگەڵ نەرم کردووە بەڵام وا وردە ئەبێتە بابەتێکی دەرەوەی هەرێمی کوردستانی ژواتە ئەم پرسە تەنها پرسێک نییە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبێ ئێسەوە تا ئەو هۆشداری جەنابەت باستکردی سکرتێری نێودەوڵەتیەوە یەکگرتوەکان ئەوانە بۆ خۆی هۆشداری جدین و پێشتریش نوێنەرایەتی وڵاتانی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستان ئەو جۆرە هۆشداریان داوە بەڵام یەکێتی و پارتی حکومڕانەکان لە کوردستان ئەم جۆرە هۆشداریان چێ بە هەند وەرنەگرتبێ حەقیقەتی پشت ئەم هۆشداریانە ئەوەیە لێرە بەدووە ئیداری هەرێمی کوردستان حکومڕانی سەقەتەکەی هەرێمی کوردستان شەرعیەت لە دەسەدا شەرعیەتەکەی ئەکەوێتە ژێر پرسیارەوە من بۆ خۆم پێم وایە شەرعیەتی لەدەست نەداوە بڵێن ئەو تۆزە شەرعیەتیشی کە من و تۆ تێبینیمان لەسەر انتخاباتەکە هەبووە تەزویراتی تایە چیە ئیلە ئاخری بەڵام بە جۆرە نا شەرعیەتی قانونی و دەستوری و سیادە لە ناوخۆیە ئاخە ئەبێت دەسەڵات پشت بە شەرعیەتێکی هەڵبژاردن و نوێنەرایەتیەک ببەسێ سوڵتە کێ نابێت نوێنەری خەڵک بێ نابێت لە پەرلەمانەوە سوڵتە شەرعیەتی پێ بدرێ و پەرلەمانیش هەڵبژێردراوی خەڵکی خۆ مەبدەیەکە لە بەڕێوەبردنە ئەم سوڵتەیە لەکوێ حکومەکە وەنیە بۆیە ئەمانە شەرعیەتی گەلیشان نامێنێ خەریکە مؤسساتەکانی هەرێمی کوردستان یعنی ئەبنە مؤسسەی ناشەرعی بەمانە دەستوری و قانونیەکە بۆیە تەعاملکردن لەگەڵیانە تەعاملکردنەکەش بۆ خۆیەکەوێتە ژێر پرسیارەوە ئەو مؤسسانە ئەو سەفارەتانە ئەم سکرتێری نێودەوڵەتیەوە یەکگرتوەکانە کە هاتووە لەگەڵ کێ تەعاملەکە ئەمانە هەموو هۆشداری گرنگن بۆیەش ئەمڕۆ ئەگە دیقەتدا بێ لە قسەکانی سەرۆکی هەرێمی کوردستان و بەیاننامەکەی پارتی و پێشتریش قسەکانی یەکێتیە هەست بە جۆرێک لە یعنی تەنگ پێ هەڵچنی نەکرێت تەنیان پێ هەڵچنراوە پێچە لە ئەم ساڵە ناتوانن جارێکتر درێژی بکەنەوە جگە لەمانە کاک حەکیم ئێستا مۆزوعی محکەمەی ئیتیحادیشی هاتوتە سەر لە بەغا محکەمەی ئیتیحادی کەیسی هەڵبژاردن و دواخستنی هەڵبژاردن و درێژکردنەوەی ناڕەوای تەمەنی مؤسسەکانی پەرلەمانی لە جەلسەیەکەوە بوو شکاتی تیاکرا بوو تەجیل کردەوە پێچێ لە مانگی چوارە دیسان یعنی ئەوش بۆ خۆی بابەتێکی گرنگە محکەمەی ئیتیحادی 100% ئەو درێژکردنەوەی ڕەتەکاتەوە ئەوەی کە من بیستومە و لەگەڵ ڕەتکردنەوەی ئەو درێژکردنەوەیە واتە شەرعیەتی مؤسساتە فەرمیەکانی هەرێمی کوردستانیش ئەکەوێتە ژێر پرسیارەوە و ئەکەونە فەراغێکەوە کە شەرعیەتی خەڵکیان نییە باشە بەس ئەمڕۆ هەر سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان وتی دموکراسیەت کەوتۆتە ژێر پرسیارەوە لە هەرێمەوە بەسەر لە کۆنگرەکەی پامنێرەکەی ئێمەش لێو ئامادە بوو کە ڕێگەیان داوتەنا کەناڵەکانی سەر بە پارتی و زیرە پارتی پرسیار بکەن لەوێش هەردوو بار مەسەلەی دموکراسی ئازادی ڕادەربڕین و میدیا هەر لە خودی کۆنگرەکەی سکرتێری نێودەوڵەتیەوە یەکگرتوەکان نەخراژێ پرسیار ئەو کابرا لەوێ هاتۆ نازانێ مەوزوع چییە و هۆڵێکیان بۆ گرتووە و کیان بێ بەدڵی خوانی بنە ژوورەوە و ئەو سوزانە ینی بێگومان هەر لە هاتنەکەیەوە و لەوێ و لە هەموو ئەو هینانە دیموکراسی دەمێکە لەوە دەرچووە تەنها لە ژێر پرسیارا بێ سپاس دەکەم دێمەوە خزمەتان کاک دکتۆر ئیبراهیم سپاسی بەڕێزشت دەکەین بەڕێستان کە دکتۆراتان هەیە لە پەیوەندە نێودەوڵەتیەکان و لە سیاست خوێندنەوەتان چیە بۆ هۆشداری نێودەوڵەتیانە و ئەو هۆشدارانە چیتر بە دوای خۆی دادەێنێەوە پێ دوایە پارتی وێکێتی ئەم جارێک گوێ لەو هۆشداریانە دەگرن
بەنای خۆی بەخشنی میێرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت حەکیم بۆ میوانە بەڕێزەکەتان و هەروە بۆ بیدەنانی کەناڵی ئەسمانی پەیام. ئەلبەتە بابەتی ئێستا زۆر کەم بۆ تۆ بابەتی ناوخۆیی تەنها لە ڕووی ناوخۆیەوە کاریگەری وەربگرێ، بەڵکو لەسەر ئاستی ئیقلیمی و دەوڵەتیش ڕووداوە سیاسیەکان پرسە سیاسیەکان بارگایی بوون بە کاریگەری نێودەوڵەتەکانەوە. ینی پرسیاری گرنگ ئەوەی ئێستا جیهان بە بەردەم شەڕێکی رووسیا و ئۆکرانیا و ڕۆژئاوایە لەم کات و ساتانەدا مەسەن وڵاتی گرتوەکانی ئەمریکانەتەوە گرتوەکان کە گرنگی دەبە کەیسێکی ناوخۆی وەکو هەرێمی کوردستاندن. ئەمە بابەتە دەبێت هەڵوەستی لەسەر بکرێت بۆ هەرێمی کوردستان کە ئەمان لەم وڵاتانەدا لەم بارودۆخە سیاسێ جیهانی گشتیە نێودەوڵەتی کە بە ئەزمەیەکی قوڵی گۆڕانکاری سیاسی نێودەوڵەتیدا تێتە بەردەبەر دەبێت هێشتا بابەتیان ناوخۆیەکان لەبیر نەکردو بە تایبەتی پرسی هەڵبژاردن و شەریعەتی دامەزراوە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و ئەمانە. ئەنجا پرسیارەکە لێرەوە دەست پێ دەکات. باشە ئەم بابەتە بۆ بە نێودەوڵەتی دەکرێت بۆ هێزە نێودەوڵەتەکان دێن قسەی لەسەر دەکەن. گرفتەکە لەوەدایە کە ئەم هێزە سیاسیانە بەردەوام وەکو بڵێ هێزی خۆیان لە دەرەوە زیاتر وەرگرتووە نەگەر لە ناوخۆدا. ئێمە دەگەڕێنە بۆ پرسیارە ئایا هەڵبژاردنەکانی ئێمە هەڵبژاردنێکی پاک و بێگرد بۆ نەخێر؟ ئایا ئەگەر بێت و هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکرد ناوخۆ هەرێمی کوردستانە ئەم دوو دەسەڵاتەی زۆنی زەور و زۆنی ساوس بەو ڕێژەیە دەنگ دێنن؟ بێگومان نەخێر. هەر بەبوونی ئەو پارتە سیاسانی کە لە دەڤەری زەردەوە دەنگ دێن و ئەو پارتە سیاسانە کە لە دەڤەری سەوزەوە دەنگ دێن. واتە ئەگەر سەیری پارتی بکە لە دەڤەری سەوزا وەکو ئەو پارتێنێکە لە دەڤەری زەردایە بە هەمان شێوەیەکی لە دەڤەری سەوز بۆ دەڤەری زەرد فەرقیان هەیە. عادە دوو حیزبی سیاسی دەسەڵاتدارن بۆ خۆیان سەیری خۆیان بکەن و ئەمانەش هەمووی خوێنراوەتەوە و لێکدانەوە و تەحلیلاتی سیاسی گەوری بۆ دەکرێت. بۆیە هێزە سیاسی نێودەوڵەتەکانیش بەردەوام ئەوان زانیەوە کە ئەم هێزە ناوخۆیانە بە پاڵپشتی ئەوان ئەتوانن کۆمەڵە هەنگاو بنێن. بۆیە کە ئێستا لەو چوارچێوەیە دەرچوون و نایانەوێت بە تایبەتی هەڵبژاردنەکانیش بکەن و دیسانەوە ئەو شەرعێتە ڕەواڵەتی کە بۆ خوانیان وەردەگرن دووبارەیکەنەوە کە هەڵبژاردنە ئەم بۆ ئەوان جێگەی مەترسیە لەبەرەوەی سبەین ئەگەر ئەم هێزە سیاسیانە ئەم دامەزراوە سیاسیانە کە ئیسا بە شەرعی کۆمەڵێک کار و کردەوە لەگەڵ ئەوانە ئەکەن شەرعێتیان نامێنێ پاشان لە ڕووی کۆمەڵێک بنودی گەورە و عقود و کۆمەڵێک تعاملاتی سیاسی و بەراری سیاسی لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی ئیقلیمی لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەمە ناتوان تعاملیان لەگەڵا بکەن. بۆ من وڵاتی گرتوەکانی ئەمریکا چۆن تعامل لەگەڵ گاز و نەوتی هەرێمی کوردستان بکە یا نەیکات، یا دەوڵەتێکی تر، یا مەسەلەن وڵاتی بریتانیا، فەڕەنسا، یا ئەو دەوڵەتانی کە مەسەلەن لە ناوچەکان مەسەلەن ڕوو لە کاریگەرین. بۆیە لەوەش ئەترسن کە رووسیا لەم جەنگەدا کە بەردەوامی دەبێت و بەردەوامیشە پەر بکێشێ بۆ کۆمەڵە بابەتی کە مەسەن کە لە سووریا سەرکەوتو بوو، کە لە لیبیا سەرکەوتو بوو، کە لە کۆمەڵێک بابەتی پەیوەندی لەگەڵ تورکیا مەسەلەن ئەمانە کۆمەڵە معادلاتی سیاسی نێودەوڵەتی گەورن کە دەکرێت هەرێمی کوردستان لەم چوارچێوەیەدا ئەم گرنگیە بۆ ئەوان نەبێ وەکو پێگە، بەڵام وەکو ئەوەی کە ئەم هێزانێک کە ئێستا بارگایی بوون بە پاڵپشتیکردنی ئەوان و لەوەوە مەسەلەن قووەتی هێزی خۆیان دەستەپێن بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە و ئەگەر بێت و پشتگیری نێودەوڵەتەکان نەبێت وەکو ئەفغانستان و هێزی ئەو هێزەی کە لە 2002 لە ئەفغانستان بیناکران بە شەو ڕۆژەکان نەمان، بێگومان ئەگەر بێت و ئەو پاڵپشتیەی بەریتانیا و بەری فەڕەنسا و ئەمریکا نەمێنێ بۆ ئەمانە بێگومان چارنووسیان لەوانەی طالبان بەڵێن لەوانەی کە لە ئەفغانستان بوون و طالبان هاتنەوە شوێنیان باشتر نابێت. بۆیە گرنگە ئێمە ئەوە لەوە تێبگەین کە معادلاتی نێودەوڵەتی ئەم هێزە سیاسیانەی گرتووە و گرنگە هێزە سیاسەکانی دەروی ئەم دوو دەسەڵاتیش دایم کار لەسەر ئەوە بکەن. ئەگەر فشارە نێودەوڵەتەکان نەبێ پارتی یەکێتی تا 20 ساڵەتر نازانم ئەو پەیام باشی گەیشتیان نا ئەگەر فشارە نێودەوڵەتەکان نەبێ، ئەگەر فشار نێودەوڵەتەکان نەبێت بێگومانەوە حەزەکەن لە 20 ساڵێک انتخابات بکەن بە دلیلی ئەوەی کە ئێمە لە 1992 تاوکو ئێستا کە 21 ساڵەکات بزانن چەند انتخاباتمان کردو کە دەبووی 400 جارێکمان کرد باە. ئێستا جەکەم فشاران نەبێت ئێستا لەسەر پارتیەکیە بێگومان ئەوان بۆ شوازم ئەمەڵ ناکەن کە ئێستا دەیکەن. باشە بەس فشارەکان هەر لەسەر هەڵبژاردنە یاخود لەسەر مەسەلەی هێز چێکدارەکان و لەسەر بەڕێوەبردننی هەرێمی کوردستانیشە وە کێشە ناوخۆیەکان خۆی بۆ ئەمریکا بۆ وڵاتانی تریش گرنگە کە ئەم هێزە سیاسیانە ناکۆکیەکانە وەلا بنێن، واتە پارتی یەکێتی کە ئێستا ناکۆکیان لەسەر پارە و دەسەڵاتە، لەسەر کورسی و دەسەڵاتە،
ناوکۆکیان هەن لەسەر خزمەتکردنی هاوڵاتیان نییە بۆی ئەوان چاک دەزان ئەم ناوکۆکیانی ئەوان ناوکۆکیەکە کە سەرۆکی یەکێتی وتی چاوەڕێ تەلەفۆنێکم بە تەلەفۆنێک حەلە بێ واتە ئەمانە کێشەی قوڵیان نییە مادام کێشەی قوڵیان نەبێت ئەوانی چاک دەزانن کە ئەگەر بێت و مادام کێشەکە قوڵ نەبێت و کۆشەکەی بەو شێوازە بێ کە ئەوان چاک ئینەکان خوێندێتەوە دەزانن کە بەرەنجامەکەیەوە دەبی ئەمانە ڕێککەون بەڵێ فشار هەیە بۆ سەر هێزی هێزی پێشمەرگە چونکە دەمێکە هێزەکانی هاوپەیمانان وڵاتانی غەرب دایانەوێت هەرێمی کوردستان هێزێکی نیشتیمانی هەبێ بەڵام پارتیەکێتی ناڵن بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵاتان کاک بێسوون سەبارەت بەوەی کە نیسیرۆ لە مازانیش ئەمڕۆ قسەی کرد کە باسی لەوەکرد ناکرێت جارێکی دیکە هەڵبژاردن دوا بخرێەوە دەبێتە عیبەیەکی گەورە پێ دوای بەم زوانە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێ مثاڵدان پارتیەکێتی ناچار بکرێن بەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدەن ئەوەی من تێگەیشتم لە قسەکانی سەرۆکی پەرلەمان نیەتێکی ئەوتۆ نیە لە پەرلەمانەوە جارێکی تر تەمەنی ئەم خولەی پەرلەمان و لەگەڵی شیا کابینەوە زارێکە درێژ بکرێتەوە ئەوی من تێگەیشتم و بەیاننامەکەی ئەمڕۆی پارتیش و قسەکانی سەرۆکی هەرێمیش دیسان وای لێ ئەخوێنمەوە کە نیەتی کردنی ئینتیخابات لەم ساڵە زیاترە لە نەکردنەکەی و قسەکانی یەکێتی و قسەکانی ئەمڕۆ دوێنی قوبا تاڵەبانیش هەمان یعنی هینی لێ ئەخوێنرێتەوە بۆیە ئەڵێم یەکێتی و پارتی نەکردنەکەی هەر ئەوان بوون لە ڕاستیە و کردنەکەش هێر بەدەستی ئەوانە بێەوەی گوێ لەوە بگرن ئەم وڵاتە هێزی تریتیایە خەڵکی تریتیایە کیهانی و لایەن و لیستی تری سیاسیشی تیاوێ ڕەنگە حەقی خۆی بێ مافی خۆی بێ بەشداری ئینتیخابات بکە مشارەکەی سیاسی بکە ئەی خەڵک یانی بۆیە ئەوان لەکوێ بزانن خۆیان زەرە دەکەنیان ئەترسن کورسەکانیان هەندێک مەترسی لەسەر بێ ئینتیخاباتەکە بە بیانەوە دواخن لە کاتێکە سەرباری هەموو ئەو تێبینیانەی کە لە هەموو پنتەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەمان بووە ئارامترین ساڵی تەمەنی حکومڕانی و تەمەنی ژیانی سیاسی بووە لە کوردستانە ئەم ساڵ کە بوو ئینتیخاباتی تیا بکرێت ساڵی ڕابردوو یعنی زۆر ئارام بوو مەسەلەن هیچ ئارامی نەنە ئارامی کاکە ئەو جەوەی کە قوبات تاڵبانی مەسروو بارزانی پێش ئەوەی کە ئەو سەردەمەی کە ئینتیخاباتەکە تەجیل کرا کە قەرار بوو ئینتیخابات بکرێ تەجیل کرا چی هەبوو مەسەلەن چی هەبوو چی ئەوە بێ کە ئینتیخابات تەجیل بکرێ لەو تورکیایی تەنیشتمان بەشێکی زۆری خاکەکەی بوو مەلەرزە وێرانی کردووە 12-13 ملیۆن خەڵک لەسەر جادە ئەخەون ئەوەتان نیەتی ئەویان نییە مانگێک ئینتیخاباتەکە تەجیل بکەن لیژنەیەکی شان ناردووە ئەوەی کە من ئەمڕۆ بینیم ئەڵێ چوونەتەوە منتیقەیە بزانن خەڵکی ئەو منتیقەیە ینی ئیستعدادی ئەویان تایە مشارەکە لە ئینتیخاباتە بکەن ئێخۆ دەستگای هەڵبژاردننی ئەو وڵاتەوە ئەو سەرۆکایەتیە کارتۆنی ئەوێش کارتۆنی مەبەستم لە هینە دیکتاتۆریەکەی ئینتیخابات دوا ناخەن ئێسپاس بۆ خۆیارە نەبوو مەلەرزەی تیا بووە نە لافاوی تیا بوو نە شڵەژانێکی ئەو توی تیا بوو ینی هیچ بیانوویەک نەبوو جگەلەوەی کە بۆ یەکێتی و پارتی گونجاو نەبوو نەک دۆخەکە ئەگەنا هیچ بیانوویەک نەبوو تۆ بۆ ئینتیخاباتەکە دو هەبخی بۆیە ئێستا ئەوەی کە من ئەی خوێنمەوە عمومەن ئەو هۆشداریانەی کە وڵاتانی متەواجد لە هەرێمی کوردستان ئەوانەی کە نوێنەرایەتیان هەیە بەتایبەت لەسەر و هەمویانەوە ئەمریکا و دواتریش نەتەوە یەکگرتوەکان کە ینی زەختێکی زۆرەکەن لەسەر ئینتیخابات پێش ئەم ساڵ لە ساڵی ڕابردووە لە سەروبەندی تەجیلەکەیان نوێنەرەکەیان لێرە جنێن بلاست خاستەکە ئەو ئافرەتە تەسیینێکی زۆری کرد بەڵام بەگوێیان نەکرد ئەو ئەمڕۆ ئەم سکرتێرە گشتێکە هاتووە ئەوش پێچێ زەختێکی زۆری کردی بە یەکێک لە ئامانجی هاتنەکە شێرە و بابەتە بووە کە نایەوێت لە هەرێمی کوردستان ینی چیتر موسساتی بۆ خۆی هەر ناشەرعین ئەوەی تر بکەونەوە دۆخی ناشەرعیەوە ئەمانە بەلایەک لە هەمووی مەترسیدارتر بۆ ئەمان کە ترساندونی لە ڕاستیە مەسەلەی محکەمەی ئیتیحادیە چونکە محکەمەی ئیتیحادی ئەگەر درێژکردنەوەکە ڕەت بکاتەوە کێشە دروستە بێ لە ڕاست ئەو کاتەوە یاسانی پەسەندیشان کردووە یعنی کێشیان بۆ دروست دەبێت هەر بۆ خۆی کیانی هەرێمی کوردستان ئەکەوێتە ژێر پرسیاری قانونی و دەستوریەوە بۆیە بەرمەبنای ئەمانە هەرچەندە ئەمەش سیقەی لەسەر نییە دوای نەبێتە ماڵ لە سەڵمان بڵێن کابراوتی ئینتیخاباتە کرێ و دوای ناکرێ ئەمەش سیقەی لەسەر نییە بۆی هەیە ئەگەر تۆ زەگەمانیان بۆ هێور بکرێتەوە وەکو ئوستاز فەرمووی وەخوات 20 ساڵی تریژ نەیکەنەوان بەلایەنەوە گرنگ نییە سەرۆکیەکێتی وتی ئەگەر پارتی بنیاز بێندێک شتانە بکە بەخوا هەڵبژاردنەکار ناکرێ بەخوا لە بینە ئەو قسانە بۆ ئەوەیە چۆن سوچێکیان دەستکەوێ بڕێک بکەون لەسەر تەزویری زیاتر و تەزویرێکی ڕێکخراوی دوولایەنە بەیەکەوە
ئەمن بۆ خۆم وایە خوێنمەوە لە قسەکانی بەس ئەوەی کە ڕێکەوتنیان لەسەر کردووە ناکۆکی ئەوتویان ماوە باسی فرەبازنەی دەکرێت بینی پارتیویەتی نانە وڵا ئەگەر وەکو بەیاننامەکانی هەردوو لا بخوێنیتەوە ئێستا هیچ ناکۆکێک لە بینانە نییە جگە لە پێکاتەوەیە پێشتر پارتی زۆر مصر بوو لەسەر مەسەلەی یەک بازنەی و زۆر ئیسراری ئەکرد لەسەر مەسەلەی تۆماری دەنگدان و ئەوانە پارتی ئێستا تەنەزولی لەسەر هەموو ئەوانە کردووە ئەگەر بەیاننامەکەی پارتی لە ئاخر جارەوەرگری لەگەڵ ئەو بەیاننامەیە کە یەکێتی لەگەڵ پێم وا بێ گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو دەری کردبوو بەیەکەوە خلافێک لە بینانانی ئەمانیشە داوای چواربازنەیی و دەستکاریکردنی هینەکە و قایمەی انتخابەکە شێوەی قایمەکە و دواتریش تۆماری دەنگدەران و بەغا سەرپەرشتی بکە خۆ پارتی شەرواڵێ ئێستا بە ئیجماع کۆدەنگن لەسەرەوەی ڕێژ کەوتون کە شێوەی بازنەی انتخاباتەکە چوار بازنە بێ تقریبان لاریشان نییە لەسەرەوەی تۆماری دەنگدەرانەکەی بەغا بەکاربهێنرێ تقریبان هینێکی وا لە بینانە نەماوە جگە لە مەسەلەی کۆتاکان شاریانە چۆن ئەویش ئاسانە مادام لەسەر ئەوانی تر ڕێککەون ئەوەش ئاسانە ئەتوانن سیغەیەکی بۆ بدۆزنەوە ئەگەر وا نەبێ پارتی نەهاتە ژێربار من بخۆم پێم وایە هەموو لایەنەکانی تر بە یەکێتیەوە بە گۆڕانەوە بە کۆمەڵ و یەکگرتو بنەوەی نوێەوە ئەوانش بخوان کاندیدیان هەبێت لەسەر و پێکاتانە زۆر طبیعیە کاندیدیان هەبێ ئەوانش بچنە منافەسەوە مادام ئەو پێکاتانە کورسەکانیان لەوە دەرچووە نوێنەری پێکاتەکان بن بە ئەمانیش بخوان ینی یەکێتی و نەوەی نوێ و کۆمەڵ و یەکگرت و گۆڕانیش مەسەلەن تورکمانێک مەسیحێک ناناسن کادیرێکیان نییە بیهێن و کاندیدیکەن و بە یعنی دەبێت شەڕەکە وای لێبێ لە ڕاستیە سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ئەو پێشتر ئەم ئێستا کە پێشوازی لە هەڵبژاردن دەکەن بەڕێز تەنیا فشارنی دەوڵەتەکە دەخوێنیتەوە یاخودەوەی کاک بێستونیش باسی کرد کە 15ی سێ وابڕێر دانیشتێکی دیکەی دادگای فیدراڵی بەرەوچی لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان مەترسیانەیە تەداخولاتی عێراق هەبێ بە پاسایەوەی کە دام و دەستگای شەرعی و دەستوری ئەوانە لە کوردستان نەماوە یەکێک لە مەترسەکان بەڵێ بریتە لە محکەمەی اتحادی لە بەغا ئەگەر بێت محکەمەی اتحادی بڕارێک بدات کە بۆ ئاراستەیە بێت کە ئەم دامەزراوەیە درێژکردنەوەکەی ناشەرعیە کە ناشەرعیشە واتە بێتە بڕیارێک کە بات بێ و هیچ مەراجعەیەکی تیان نەبێ و هیچ تاعنێک وەرنەگرێت کە ئەوەی بەداری محکەمەی اتحادیە ئەو کات دامەزراوەکان هەرێمی کوردستان واتە پەرلەمان حکوومەت سەرۆکایەتی هەرێمی کوردستان شەرعیەتیان نامێنێ بە ناوی خەڵکی هەرێمی کوردستان و مامەڵ لەگەڵ هیچ ناوەندێکی سیاسی دەرەکی ئیقلیمیدا بکەن و هەموو ئەو یاسا و ڕێسانێکی کە لەو مودەیەدا کە درێژ کراوەتەوە هەمووی باتڵن واتە ئەمانە بابەتێکن کە محکەمەی اتحادی ئەتوانێت بیدا و ئێمە دەزانی عێراق چ بارودۆخێکی سیاسی قانونی لە ئەزمەیەکی قوڵدایە ئێمە دەزانین کە گەندەڵی لە عێراقیشی ئێمە دەزانین کە دامەزراوەکانی عێراقی چۆن بیناکراوەتەوە لە دوای 2023ەوە کە لەسەر ئەساسی تائیفی و دابشکردن و پشتشێنەی لایەنە سیاسیەکان و ئەزان دامەزراوەی دادوەریش لە عێراقا چی هەیە و تەسیس کراوە بە سیاسی کراوە بەڵام بتەوێت نەتەوێت دامەزراوەیەکی دادوەری اتحادی محکەمەی اتحاد دامەزراوەیەکی دەستوریە و بڕیارەکانی پابندکەرە بۆ هەموو لایەنەکان بۆ هەموو هاوڵاتیەک و ئەگەر هاوڵاتیەک بێت و دژی بڕیارەکانی بۆسێتەوە تووشی لە پێشینەوەی قانونی دەبێت و لە بەردەم قانون محکەمە مەسئولە بەرپرسیارە لەبەرەوە با بزانین کە ئەم دادگایە بڕیارێکەدا تەنها کاریگەریەکانی بۆ سەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان نییە بەڵکو بۆ سەر ئاستی دەرەکیشە باز دەوە دەکرێت کە لە داڤۆس نوێنەرانی هەرێمی کوردستان داوایان لە فەڕەنسا لە وڵاتانی غەربی کردووە کە بابەتی محکەمەی اتحادی بە هەند وەرنەگرن ئەوان وەکو بیستراوە من ئەمە دەبێت پژواز بکرێتەوە بەڵام وەکو بیستراوە ئەوانتەنە ئێمە هیچ تەداخولێک لە محکەمەی عێراق و دەوەری عێراقیان ناکەین ناتوانن بیشیکەن ئەسڵان لەبەرەوە ئەم بابەتی محکەمەی اتحادی لە بەغا بابەتێکی زۆر مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان و بابەتێکە هەرێمی کوردستان ئەوەندەی کە لە برارەکانی محکەمەی اتحادی دەترسی ئەوەندە لە هێزە سیاسیەکانی عێراقی ناترسێ چونکە ئەزانێ ئەمە تەرەتوباتی تعاملکردنی ئیقلیمی و نێودەوڵەتی لێ ئەکەوێتەوە واتە هێزێکی دەرەکی ناتوانێت دوای تعامل لەگەڵم ئەم بابەتان نابکات کە محکەمەی اتحادی بە ناڕەوا و بە ناشەرعی دانێت لە هەرێمی کوردستانە و ناتوانێت مامەڵەیەکی تەندروست و یاسایی بکەن چونکە دەوڵەتانی تر بە گوێرەی یاسا و ڕێساکان تەعامل لەگەڵ
هەرێمی کوردستان و بەغا و ئەم شوێنانە دەکەن ناتوان لەو چوارچێوەیە دەرچن چونکە لەبیرمان نەچی ئێمە بەداخەوەکەوایە ئێمە هەرێمێکی سەر بە بەغاین ئێمە هەرێمێکی لە چوارچێوەی حکوومەتێکا کە پێی دەوترێت حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراقی ئەم دەوڵەتە دەوڵەتێکە کە لەسەر خوێنی هەزارها خەڵکی شەهیدی هەرێمی کوردستان بیناکراوە و چوارچێوەیەکی بۆ دروست کراوە کە بە زۆر ئێمە لەکێڕاین بەم دەوڵەتەوە کە دەوڵەتێکە بە ناوی عێراقەوە بەداخەوە و هەندێک خەڵکیش ئیعتیزازی پێوە دەکەنەوە بابەتێکی ترە بەڵام وەکو وتم ئەوە ناگەینە کە ئێمە ڕاکەین بۆ بەغا ئێمە ئەوە ناگەینە کە من ئەوە لەگەڵ سنترالیزیەکردنی مەسەڵەن عێراق و بەهێزکردنی عێراق و عێراق باش و محکمەی اتحادی باشمە لەسەر باشی و خراپی نییە لەسەر واقعەکە ئێستا پارتی یەکێتی تعامل لەگەڵ ئەمری واقعەکە لە هەرێمی کوردستان واتە ئەمرێکی واقعیان بۆ خۆیان دروست کردوم لە زۆنی زەرد دەسەڵاتی تەواوی هەیە سەرۆکێک بۆ یەکێتی دادەنی هاو سەرۆکێک ئەمر لە دەسەڵاتی ساوس دەڵێ یەک کەسی خۆم نانێرمە بەر محکەمەکانی سنووری زەرد واتە واقعیان دروست کرد بوون تا ئەمری واقع بەسەر هەرێمی کوردستانەوە و بە هەمان شێوە لە بەغاژ ئەمری واقعە و ئەمرێکی واقع لەبێر شێ بۆتە مۆتەکە بۆ سەر هەرێمی کوردستان بەڕاستی بەریاری کۆمەڵێک بریارەدا کە بەزیان بە سەر هەرێمی کوردستان ئاشکێتەوە خەڵک باجەکەی ئەدا لە دەربارەی ناو دەربارەی ناردنی ناو دەربارەی چۆنێتی تەعاملکردنی لەگەڵ بودجە لەگەڵ ئەو پارێکە لە باشەوە پارێکە لە بەغا بڕا باشە بەڵێ کە بەغای سەپارە نانێرێت و بە بڕیاری محکەمەی اتحادیش پارەکە نانێرێت نۆ ناتوانێت وەزیری داراییش بینێ و کەس ناتوانێت ئیسا پارەکە بنێرێت باشە کێ زەرری لێ کرد خۆ پارتیەکەی زەرریان لێ نەکردەوە حسەی خوان دە بەشە پشکەنەوە و شتەکەی خوان دەبن ئێستا ئەو خەڵکە ئەگەر بێت و ئەوە بەهات بادەوە چی موچەکان هەفتەی زیاتر پێشتر بکەوتایە هەرچەند ئەوە ناگەێنێ کە پارەکە بابێت و پارتیەکەتی بیخوان نا ئەڵێم ئەگەر بەهات باە و پارەکە بەهات باە هیچ نەبێ هەفتەیە خەڵکی موچەکەی پێشتر وەردەگرت بەڵام لە هەمان کات دەبینی برارەکەی دادگای اتحادی کاریگەری بۆ لەسەرۆکە قەتعی پارەکرا بۆ هەرێمی کوردستان بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵاتان کەک بێستون سەبارەت بە بینی پارتی یەکێتی ئەو هۆشدارنیە دەوڵەتیانان وا دەکە کەوانیش جگە لە ڕێخۆشکردن بۆ هەڵبژاردنەکە بڵێن کۆبوونەوە بکرێ یاخود ئێستا تیمی یەکێتی باسی بایکۆت دەکەن بگەڕێنەوە چونکە ڕۆژنی سیوان بارزانی داوای لە قوبات تاڵبانی کردووە تیمی یەکێتی کە بگەڕێنەوە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرە یعنی قسەکانی دوێنەی سەرۆکی یەکێتی کە ئەڵێ شتێکمان لە بەینانیە بە یەک تەلەفۆن و چاخواردن ئەگەڕێنەوە جملە سەرکردایەتیەک مەکتەبێکی سیاسی پارتیش بۆ شتێکی وامان لە بەینانیە وەکو ئێمە من و تۆ ئێستا خاوەنی هین بین کێشەمان بۆ دروست کرده بن ئەوان لە میدیا وا ئەڵێن بەڵام نا بەعکسەوە پێچێک کێشەکانی بەینان خوڵ بێ ئەم پەیوەندی بە جگە لە کەیسی تیرۆر و لە کەیسی ئەمنی ئەو ئەفسەری دەستگا ئەمنیەکە یەکێتی کە لە هەولێر تیرۆرەکرێ ئەسڵی بابەتەکەش پەیوەندی مالی اقتصادی بینی ئەمانەیە ئەمانە کێشەی خۆڵی پارەیان لە بەینایە پارتی پێچێ وەزعی باشتر بێ متەمەکین بێ و سەرچاوە و مەزدەری پارەپەیاکردنی بە تەریقەی نەوت و جۆرێک لە ئوسوڵی تر پەیاکرد بێ و یەکێتی هەنێک شوێنی لێ بڕابێ و هەنێک شوێنی لێ ئەوە کرابێەوە ئەم کابینەیەش جیاواز لە کابینەکانی پێشووتر پێچێ جیاوازەکەی چییە مامەڵەکەی لەگەڵ یەکێتی بۆ نمونە کابینەی پێشوو ئێتیفاقێکی ناڕەسمی لە بین یەکێتی و پارتیا هەبوو ئەمان ئیداری ئەم زۆنەیان ئەدا و پارتیش ئیداری ئەو زۆنەی ئەو دیوی ئەدا سەرۆکی حکوومەت بۆ خۆی تەدەخلی سنووری ئەم دیوی نەئەکرد و ئەمانیش تەدەخلی سنووری ئەو دیوان نەئەکرد ئەمە ڕێکەوتنێکی غەیر معلەنی ڕانەگەیەندرا و نائاشکرای بینی یەکێتی و پارتی بووە لە کابینەکانی پێشووترا بەڵام لەم کابینەیەوە پێچێوە ئەخوێنرێتەوە سەرۆکی ئەم کابینەیە تونتر بێ و یعنی نەچوو بێتە ژێر ئەم بارە بۆیە تەلەفۆنێکی شی نەکردووە بۆیە چاکەشی نەخواردوێتەوە ئەوەی کە ئەبینرێ بۆیەش نەهاتوتە سلێمانی ینی سەردانێکی سلێمانیشی نەکردو پرۆژە افتتاحی یەک دوو پرۆژە هەبوو هیچ نەبوون ئەوانە بۆ 4 ساڵی تەمەنی کابینەیەک لە ڕاستی ئەوە کەمە لە هەرێمێکی بچووکی 3 محافەزە یا تۆ نەتوانی 4 محافەزەی بەرحاڵ عمقی کێشەکانیان ئەوەی ئێمە لێ ئەزانین لە ڕاستیات چونکە ئەمانە 1001 ئەمسەر و ئەوسەری نهێنیشیان هەیە کە میدیا و خەڵک و ئێمەمانان و ئێوەش پێی نازانن لە ڕاستیە بۆیە ئەوەی کە بەعام باس ئەکرێ و هەندێکی ئەکەوێتە میدیاکانەوە کە شتێکی زۆر کەمە لە سە تا ڕەنگە 1 و 2 بێ مۆزوعی تیرۆرکردنی ئەو کوڕە و هەندێک کەیسی پارە و بابەتی نەوت و داهاتە لە بینی هەردوو لایە
پارەی ئێرە ناگەڕێتەوە و پارەی ئەوێش بە طریقەیەکی تر بە پێش چاوی ئەمانەوە چێتە گیرفانی ئەوانەوە و ئەمانە عمقی کێشەکانن بەڵام لە نەتیجەی ئەم دوو هێزە وەکو خۆیان هەموو جارێک ئەیڵێن قسەی ئێمە نییە ناوی ئەنێن زەواجی کاسۆلیکی کە ئەڵێ جیابوونەوەی تیانە شەڕی تایە بەڵام جیابوونەوەی تیانە منیش بۆ خۆم وابینم ئەمانە مەساڵح و شتی ژێربەژێری سیر کۆیان ئەکاتەوە و هەموو ئەو خاڵە هەوبەشانەی لە تاڵانی و لە ڕاوڕوت و لە وێرانکردنی ئەم وڵاتە کۆیان ئەکاتەوە لە ڕاستیە ڕەنگە خاڵی خلافیان کەم باش بەزۆکو میسیروان بارزانانی کەم ڕۆژ داوای لێکرد بگەڕێتەوە تیمیەکێتی بگەڕێنەوە ئەو بڕیارێک لاکرەوەی لایە وەڵڵاهی نازانم وەکۆی دەخوێن تۆ بۆ نمونە لە مەسەلەی حکومڕانی لە هەولێر خۆ جۆرێک لە پەراوەسخستن هەیە چونکە بازەوەکە و کۆمەڵێک هەوڵی هەبێت ئەشکرێ ئەم بەڵام لە پەیامەکەیان خۆم بینیم بڵێ ڕوونتر قسەی کرد و نەرمتریش بوو لە پەیامەکانی پێشووتری پارتی بەڵام تەداخلات ینی مشکلەی ناوخۆی پارتیش کە لە بەشێک لە میدیاکان ئەباسەکرێ نابێ ئەوەش بە هەندوو وەرنەگیرێ ئەم قسەی سەرۆکی هەرێمی کوردستان بوو بەڵام قسەی سەرۆکی حکوومەتمان نەبیستوە لەم کەیسەیە کە سەرۆکی حکوومەت بۆ خۆی خاوەنی ئەسڵی ئەم کێشەیە و کێشەکە ئەو تیمە یەکێتی تیمی کابینە وزارەکەی ئەوەن لە ڕاستیە بۆیە ئەم قسەیە وەکو قسەی سەرۆکی حکوومەت وەرناگرم من بۆیە قسەی کۆتایی ئەم بابەتە و ئەسڵی کێشەکەش تیمی یەکێتی لەگەڵ خودی سەرۆکی حکوومەت هەیەانە چکە وازەحە هەرێمی کوردستان سڵتەی تەنفیزی ڕئیسی کابینەکە بەرپرسی یەکەمە و سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی تقریبا جیاوازترەوە بەپێی ئەو تەفاسیلەی کە کێشەی ئیداری لە بینی هەردوو لایەنە هەیە و باسیەکەن جگە لەو کێشانی ترکەوتمان مشکیلەکانی یەکێتی ڕەنگە ڕاستەوخۆ پەیوەندی بە خودی سەرۆکی حکوومەتەوە هەبێنە سەرۆکی هەرێم چکە کێشیان نییە لەگەڵ سەرۆکی هەرێم ینی جێگیری سەرۆکی هەرێم ئەو بەشەی کە هی یەکێتی ڕۆژانە دەوامەکە و من هەر ئەمڕۆ بینیم لە کۆبوونەوەیەک بوو بە تەنیشتی نەچیروان بەرزانی سەرۆکی هەرێم و دانیشتبوو لە پەرلەمانی ینی بایکۆتەکە بۆ لە کابینەی وزاری هەیە لە حکوومەت هەیە جێگیری سەرۆکی حکوومەت داوام ناکە بەڵام جێگیری سەرۆکی هەرێم داوامەکە یعنی ئەو معادلەیەش بۆ خۆی پێویستی بە هەنێک لێوردبوونەوە هەیە کەواتە کێشەکە لەگەڵ شخصێکی ترە لە موسسەیەکی تر نەک لە شخصێکی تر و موسسەیەکی تر باش بەس بۆ هەڵبژارنەکەم لە پەرلەمان ئێستا کەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی پەرلەمانن هەموارکردنەوە یاسا کە بەدڵی ئەو لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دەبێت هەمواری یاسای هەڵبژاردن کە حەوت جارە هەموارکراوەتەوە جارە دەبێت بەهشت ئەوەی کە من تێبینیم کردوێ لایەنەکانی دەرەوەی دەسەڵات تقریبا گۆڕانیش لە دەسەڵات هەیە بەڵام هەنێجارە بێت لە دەرەوەی دەسەڵات حسابی بکەین چکە کێشەیەکی وایان لەگەڵ قانونی انتخابات نییە کاتی خۆشی کێشەی خۆڵیان لەگەڵ قانونی انتخاباتان نەبوو هەیان بوو کێشەی کۆتاکانیان هەبوو کێشەی مەوزوعی شێوەی انتخاباتەکە و بازنەکانی انتخابات ئەمانش بەلای ئەم لایەنانەوە ینی کێشە بوون بەڵام بەگشتی ئەسڵی کێشەکە یەکێتی و پارتین چکە یەکێتی و پارتیان بەیەکەوە تەزویرەکەن یان تەزویر لە یەکەکەن و هەردووکیشیان دەستی یەک باشە ناسن و قوربانی ژێردەستی هەردووکیشیان لایەنەکانی دەرەوەی خۆیانە بۆیە ئەوەی کە ئێستا من وەکو کەسێک لە دەرەوەی هەموو لایەنە سیاسیەکان سەیرەکەم تێبینی ئەەکەم لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی کەمتر کێشەیان هەیە یعنی ئێستا کێشەکە لە بینی یەکێتی و پارتیایەوە ئەوانن کە خلافیان هەیە لەسەر انتخاباتەکە و ئەوانیش سەبەبی دواخستنەکەی بوون کێشە دروست ناکرێگەر لایەنەکانی دیکە بەشدار نەمە لە هەمواری یاساکە بۆ هەموارەکە لە پەرلەمان بڕوا ناکەم چکە ئەمان یعنی وەکووتم کێشەیەکی ئەوتۆیان نەبووە لەگەڵ قانونی انتخاباتەکە من زۆر گوێم لێ نەبووە لە ڕاستیەکی باش فرەبازنەی بوو بەڵام ئەگەر عێراق بوو بەڵێ فرەبازنەیش بێ و ئەوەی عێراقیش بیکرێ من پێم وایە ئەمانیش لەسەری ڕازین خۆ باشە ئەگەر ئەوەی عێراق هەم کۆمیسیۆنەکەی عراقیان هەم نظامی انتخاباتەکەی عراق لێرە پەیڕەو بکرێ و تۆماری دەنگدەرانەکەی ئەوان و تۆماری وەزارەتی بازرگانیش کە بنچینەی تۆماری دەنگدەرانە ئەوەی ئەوانیش پەسەند بکرێ من بۆ خۆم بە شتێکی باش ێزانم سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دوای ناوبڕەکە دەینە وڵاتان لەگەڵمان بێنن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
شیری دایک گەشە و تەندروستی دەدات بە منداڵ. شیری تەواوکەری کۆنفیلاکی نیوزلندی لە دوای شیری دایک بە یەکەم شیر دادەنرێت کە هەموو پێکاتە پێویستیەکانی تێدایە بۆ منداڵەکە. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بومنینیا ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر سەبارەت بە گوێنەگرتنی پارتویەکێتی ئەگەر گوێ لەو هۆژداری نێودەوڵەتیان نەگرنووە لە ناوخۆش هیچ ڕوودەدات و سەبارەت بە خەڵکێژ ئێستا جگەلەوەی کە وادەی هەڵبژاردنیش دیاری بکرێت کێشەکە لە سەرەوەیە ئەم مەسەلەی ئاژبوونەوەی خەڵکە لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن. خۆی بەڕاستی ئەگەر بێت و بارودۆخی هەڵبژاردن با بڵێن ئەگەر بێت هەڵبژاردن بکرێ بارودۆخی هەڵبژاردن پەیوەستە بە بەشداریکردنی هاوڵاتیانەوە. واتە ئەگەر بێت و هاوڵاتیان ناڕازیەکان کە وا دەردەکەوێت لە هەڵبژاردنەکەی ڕابردوودا خەڵکە ناڕازیەکە کەمتر چوبن بۆ دەنگدان لە خەڵکی تر بەڵە خەڵکی تریژ نەچوە بەڵام بەشداریکردن کەم بووە و بەشداری کەمکردنەکەش کاریگەری هەبووە لەسەر دەنگی لایەنەکان کە با بڵێن بە لە دەرەوەی پارتیوێکێتین. خۆی دەبێت ئەو حقیقەتە بزانین کە ئێستا لە دەرەوەی پارتیوێکێتی کۆمەڵی هێزێک هەیە کۆمەڵ هەیە یەکگرتو هەیە گۆڕان هەیە نەوەی نوێ هەیە ئەم هێزانە بەڕاستی چەندێک دەنگ زیاتر بێنن کاریگەریەکانیان زیاتر دەبێت لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانەکە ناتوانن لایەن هێزێک یا دوو هێزەوە کۆنترۆل بکرێت. گەورەترین کێشە بۆ پەرلەمان لە هەرێمی کوردستان لەم قۆناغانەیە کە تێپەڕکە ئەوەیە کە هێزێک بتوانێت با بڵێن بەسەریان زاڵ بێ. ئەگەر هاتو هێزێک بەسەریان زاڵ بێ یەکڕەنگی پیشانەدا ئەوە فرەڕەنگی پیشان نادا. لەبەرەوە گرنگە بۆ هاوڵاتیان کە کاتێک هەڵبژاردن دێتە پێشەوە دەنگیان بەو لایەنانە بێت یا دەنگیان بەو ئاڕاستەیە بێت کە فرەدەنگی لەناو فرەڕەنگی لە ناو پەرلەمانە دروست بێت نەک هێزێکی سیاسی بتوانێت تاقی بێ بەسەر هێزەکانی تردا و ئەو کاتە هەرێمی کوردستان ناتوانرێت پەرلەمانێکی هەبێت نەرایەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بکە. واتە ناتوانێت یەک دەنگی و یەکڕەنگی خەڵک پیشان بدا بەڵکو تەنها لایەنێکی سیاسی و هێزێکی سیاسی و لەناو هێزی سیاسیشە بۆچوونێکی بچووکی کۆمەڵە خەڵک زاڵەیە بەسەریا. بۆیە گرنگە بۆ هاوڵاتیان لە دەرەوەی پارتیوێکێتی بەشدارێکی جدی بکەن لەم پرۆسیال بژاردنان. پرۆسیال بژاردنە هێشتا کاتەکەی دیاری نەکراوە بەڵام وەکو ئاماژەکان پێدەچێت لە ناوڕاستی ئەم مانگیسیەدا ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێ ئەتری ئایا 15 11 بەڵام پێش سەری ساڵی داهاتوو هەڵبژاردن وەکو بیستراوە هەڵبژاردن دەکرێت و لەم مانگەشدا سەرۆکی هەرێم بڕیاری ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکات و کاری بۆ دەکەن بۆی کەوا ببرێتەوە. چونکە پارتیوێکێتی بەڕاستی لەم قۆناغەدا سەلمێنرا کە ئەوان خۆیان مەسەلەن ئەگەر ڕێک کەوتن لەسەر یاساکان پێویستی بەوە نێگە ناڕێکش بنە سەر یاساکان ناتوانێت مەسەلەن زاڵی بەسەریا. بۆ نمونە پارتی کە کاتێک پێداگیری کردەوەی کە من بە 4 بازنەی ڕازی نیم بەڵێ لایەنەکانی دەرەوەی پارتیوێکێتی و لەگەڵ یەکێتیدا مەسەلەن بەرێکیان دروست کرد بۆی کەوا پارتی فشارێکی زۆری لەسەر بێ و فشارەکەشیان کرد و بەڵێ دروست بوو. بەڵام ئێستا پارتیوێکێتی چون خۆیان اتفاقیان کردووە دەستگا هەڵبژاردننی هەردووکیان دانیشتن و اتفاقیان کردو کە بەڵێ بەراران داوە لە بەیاننامەکانە ڕوون و ئاشکرا دیارەکە هەردوویان ڕێکەوتو لەسەر 4 بازنایی نیوەی بە ئەوەندە بەکراوی بێ نیوە بە داخراوی بێت و
خاڵێکی تریشیان لە ئاخیرەوە کە بە هەردووکیان پێکەوە بڕۆن سەردانی لایەنەکانی دەرەوەی پارتیەکەتی بکەن واتە لایەنەکانی دەرەوەی پارتیەکەتی دەبێت لەم پەیامە تێبگەن زۆر بە ڕوونی کە کاتێک پارتیەکەتی ڕێککەوتن ئەوان وەکو دەڵێ پرسە گورگانە یا پرسە خەسووانە ئەم شتانەی پێ دەکەن لەبەرەوە گرنگە ئێمە ئەوە بزانین هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەوە بزانێت کاتێک کە تۆ ئەتەوێت کاریگەر بی لە ناو پەرلەمان کاریگەرەکەت دیار بێ لە دەرەوەی پارتیەکەتی بێ لە دەرەوەی زۆنی زەرد و زۆری سەوز بێ کۆمەڵێک هێز بێ کە بتوانێت داکۆکی لە مافەکانی تۆ بە شێوازێ بکات کە بەژەوەندی گشتی لە پێشەوە بێت دەبێت بزانین چۆن دەنگەدەی ئەلبەتە پارتیەکەتی دوو حیزبی سیاسی لە هەرێمی کوردستانە بەبێ تەزویر و بەبێ ئەوەی کە مافی خەڵکی تر و خۆن مافی خوانە کە هاوڵاتانی خوان و دابەکانی خوان دەنگیان پێ بدەن و باوانش بەشداری زیاتر بکەن چ مشکلێکی تایە بەڵام گرنگە ئەوەیە کە بزانێت تەزویرکردن پرۆسی هەڵبژاردننی خۆ جەر پرسیارێکی قوڵەوە و بەردەوام ئەم هەموو هەڵبژاردنێک کە لە هەرێمی کوردستانە کراوە هیچ هەڵبژاردنێکمان نبینەوە پاک و بێگەر بێ پرسیارەکە لێرە ئەوە ئایا هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایانی ئەوەنین تەنها جارێک هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت تاکو و ڕووی حەقیقی و ڕاستەقینی هێزە سیاسەکان دەرکەوێت هێزی سیاسی مافی خۆت هەیە کار هەرێمی کوردستاندا مزراوەکانت بەدەستەوەیە زۆنی زەرد و زۆنی سەوزە دەیە کە بە ناڕەوای دروست بووە ئەو ئەمری واقع دەلای گەڕەبا خەڵکی بە ئازادانە دەنگدا بێ بە تەزویر و بەبێ گزیکردن و فزیکردن و ساختەکاری خەڵک دەنگ بدا و بزان ئایا قووەتی باشە بۆ پارتیەکەتی زۆر باش نیە کە قووەتی حەقیقی خۆیان بزان هەڵبژاردنەکانە چەندێکە بێ تەزویر و بێ گزیکردن و ساختەکردن بەڵێ گرنگە بۆ هەموو لایەک دەرکەوێت بەڵام ئەم پەردە پۆشکردنی پیشان نەدانی ڕووی حەقیقی پارتیەکەتی وای کرد دایم لە بەردەم جواب نەدانەوەی ئەو پرسیارەدا بۆ نایڵن هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێ بۆچی نایڵن هەرێمی کوردستان و هاوڵاتیەکانی بکەونە بەردەمی ڕووی ڕاستەقینەیە وانە ببین کە ئەم هێزە سیاسانەی کە ئەوە بۆ شێوازە مامەڵە دەکەن ئەو قووەتیان نییە کە پیشانی دەدەن بۆ خەڵکی واتە تۆ خاوەنی 45 کورسینی لە پەرلەمان واتە تۆ خاوەنی 25 کورسینی لە پەرلەمان یعنی تۆ ئەم بابەتە زۆر بەڕۆنی دیارە هەموو جارێک ئەممان باس کردووە سەیری پارتی بکە لە زۆنی ساوز سەریەکەتی بکە لە زۆنی زەرد ینی باسی لایەنەکانی تر مەکە باسی کۆمەڵ مەکە باسی گورتوم مەکە باسی گۆڕان مەکە باسی نەوەی نوێ مەکە بەس باسی ئەم دوانە بکە سێرەکەی معادلەکەت بۆ ڕوون دەبێتەوە زۆر بە ئاشکرایی لەبەرەوە هەرێمی کوردستان هاوڵاتیەکانی زۆر لەوە شایانیان هەیە زۆر لەوە شایستەترن کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت و بۆ هەموو دینای پیشان بن بۆ هەموو لایەنەکانی پیشان بن کە ئێمە هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەن بەڵام بەداخەوە کە باز هەڵبژاردن دەکرێت یەکسەر مێنتاڵەتی عەقڵیەت و ذهنیەتی خەڵکی ئێمە هاوڵاتیانی ئێمە بەرەو دەچێت پارتیەکەتی ساختەکاری ئەەکەن گزی ئەەکەن لایەنەکانی تر ناتوان دەنگی پێویست بێن بۆیە ئەم هەڵبژاردنە دەبێت هەموو لایەنە سیاسەکان لە دەروی پارتیەکەتی جهودێکی زۆر بکەن لەبەرەوە پارتیەکەتی ڕێککەوتون لەسەر ئەو بازنانە ڕێککەوتون لەسەر شێوازی هەڵبژاردنەکە دەبا ئەمانش ڕێکەون لەسەر ئەوەی کە هەموو قۆتیان ڕێگریکردنەوەی پارتیەکەتی گزی کەمتر بکەن میکانیزم و شێوازی تازە بدۆزنەوە بوویکەوە نەهێڵێت گزیکردنەکان بۆ ئاسیبێک کە ئەو نەکرێت مەسەلەن ئەو لیستی دەنگدانی بەغدا بێنن مەسەلەن ئەم کۆمەڵە خەڵکی نوێ ئێستا دێنە پێشەوە بۆ دەنگدان مەسەن ئیسفادان لێ بکەن خطاب و گوتارێکی وا بدەن کە بتوانن لەسەر ئاستی جەماوەری لەسەر ئاستی ئەو پێکاتانش کە میوانە بەڕێزەکەشتان باسی کرد کە فعلەن بابی ئەوانش بکەونە منافەسەوە یعنی بۆچی پارتیەکەتی بێن تەنها مڵکییان بێ بۆ هێزە سیاسەکانی تر ئەوەندە ئەندامان نێن ناو ئەو پێکاتانە کە نوێنەراتیان بکەن بنبان نوێنەری خۆیان بن نوێنەری ناڵم وەکو پارتیەکەتی بکەن بەڵام با نوێنەرایەتێکی حەقیق خوان با دەنگ بێن لەبەرەوە گرنگە ئێمە هاوڵاتیان لەوە تێبگەن کە پارتیەکەتی قوتیان لەو دەنگانەوانەیە بەڵێ هێزی سیاسیان هەیە بەڵێ هێزی چەکداریان هەیە بەڵێ سوء استفادە لێ دەکەن خۆ گەندەڵی چییە استخدام منصب عام لأغراض الشخصية يعني بەکارهێنانی پۆستێکی گشتیە بۆ مەرامێکی شخصی و پێناسی تریشی بۆ کراوە ئەڵبەتە پێناسی زۆریشیە بۆ گەندەڵی بۆ ناشەفافی ولا ئێمە دەبێت لەوە تێبگەین کە هەڵبژاردن یەکێکە لە ئامرازانەی کە بە سلمی بە ئاشتیانە ئەتوانرێت کاریگەری دروستکەی لەسەر پارتیوێکێتی لەسەر کاڵکردنەوەی زۆنی زەرد و زۆنی ساوس لەسەر ئەوەی کە کەسێک نەتوانێت بڕیار بدا لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت کۆمەڵێک خزمەتگوزاری باش پێشکەشی هاوڵاتیەکانی بکە
ئێمە لەوە دڵنیان کە هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختا تێپەڕی کردووە دەم قۆناغە سەختانەدا بەردەوام ئێمە گرفتمان ئەوە بۆ کە پارتیەکەتی بەرژەوەندی شخصی خۆیان بەرژەوەندی حیزبی خۆیان لە پێش بەرژەوەندی هەموو خەڵکی هەرێمی کوردستان داناوە ئێمە دەمانێت ئەو قۆناغانە تێپەڕێن ئێمە دەمانەوێت حیزبەکانی تر با کۆبنەوە ئەمە بکەن یعنی ئیسا بوارێکی باش هەیە یەکێک میوانە بەڕێزەکەدان باسی شتێکی زۆر گرنگی کرد حەزم کرد منیش ئاماژەیەکی پێ بکەم بە درێژایی مێژووی سیاسی هەرێمی کوردستان سیرکە و لە خەباتی ڕزگاری خوازی خۆی کە لەو کاتێ دەستی بە خەباتی ڕزگاری کردووە با بڵێن لەو کاتێک کە دەوڵەتی عێراقی دروست بۆ کورد مافی خوراوە هەتاوەکو ئێستا بەشێکی زۆری گرنگی ململانێ سیاسیەکانی نێوان سەرکردە سیاسیەکان بریتێ بۆ دەشتی نەفسی ئەنی ئەگەر بگەڕێتەوە بۆ وردەکاریەکان سەرەکەی شتی یعنی لە جمێنێکەوە دروست بووە مەسەرەن لە کۆمەڵە بابەتەوە دروست بووە کە ئەو بۆ لەو منسەبایە من بۆ لەو منسەبانیم ئەو شانی ئەو منسەبەنێ من شانی ئەو منسەبم ئەو نوێنەرایەتی کوردناکە بۆچی نوێنەرایەتەکە بە حیزبی نەکرێت کێشەی مەکتەبی سیاسی و کێشەی سەرۆکی حیزبەکە و کێشەی نوێنەرایەتی ئەنی سێرەکەی بۆ کۆمەڵە شتەگەڕێتەوە سێرەکەی لە بنەڕەتا کێشەیەک نییە لەسەر بەرژەوەندی گشتی دروست بوو بێت واتە من نوێنەرایەتی بەرژەوەندی گشتی دەکەم ئەو ژنایەکە ئەمە لە کۆنە لە تازەیشە بەڕاستی ئەوەندەی شتەکان بچوو کراوتەوە یعنی کاتێک کێشە لەسەر پۆستی سەرۆکی هەرێم دروست بوو کە دەبێت بە شەرعی بێت بە شێوازێک بە هەڵبژاردنەوە بکرێتەوە بە شێوازێک بەگە درێژ نەکرێتەوە لەسەر ئەمانە دروست بوون باشە ینی ئەمانە قەزەیەکی ئەوەندە گەورن کە تۆ بێ پرۆسێکی سیاسی گەورەی بۆ پەک بخەدی بۆ منە پەرلەمانی بۆ داخرا باشە پەرلەمان داخستن گەورەتر هیالەوەی کەوا کەسێک لە پۆست دەکانە بێنێت بۆ نمونە هەڵبژاردن بکەی لە کاتی خۆیان باشتر نیم بۆ میلەدەوەیکەوە بەناشرعی دەسەڵاتە بیسا ئەم تازە یعنی مە چییە ئەنی بۆچی تو هەڵبژاردن ناکەی خۆ کاک پاڤڵ سەرۆکی دوێنێ وتی من ئەگەر چاک بخۆنەوە تەلەفۆنێکیان بکرای کێشەکە چارەسەرە بوو کابەتە کێشەی ئەمانە کێشەیەکی قوڵ نییە کێ لەسەر بەرژەوەندی گشتی کۆمەڵشتی نەفسیە بەشێکی زۆری بەڵێ سوپاس دەکەم کاک بێسوو سبارەت بە مەسەرەی ئاژمنەوەی خەڵک لەگەڵ پرۆسی سیاسی لەگەڵ انتخابات دەبێت چی بکرێ چکە ئێستا خەڵک جگەلەوەی کە کێشەی کەمی خزمەتگوزاری هەیە هەریکاری هەیە کێشەی بێمتمانی هەیە بەدەسەڵات و بەدام و دەستگاکان بە پەرلەمان بە پرۆسی سیاسی وەڵام مشارەکەی سیاسی کە خۆی بینێتەوە لە بەشداریکردنی خەڵک لە انتخابات یەکێک لە ئەینەکانی تەریقەیەکی گرنگەوە من پێم وایە ینی خەڵک سەرباری تەزویری زۆر سەرباری ینی نابەرامبەری یارەکیە لە بینی یەکێتی و پارتی و هێزەکانی تری دەرەوە یەکێتی و پارتیە هەر ئەبێ بەشداری هەڵبژاردن بکرێەوە مخاتعی هەڵبژاردن بۆ خۆی بەردەوامی و مانەوەی یەکێتی و پارتیە لە دەسەڵاتەوە یەکێک لەو چەند هۆکارێکی یەکێتی و پارتی بەردەوام لە دەسەڵات تا هێڵێتەوە لە ڕاستیە مقاتعی فراوانی خەڵکە لە انتخابات بۆی ئەو مقاتعە ئەو بەشداری نەکردنە من بۆ خۆم پێم وایە ینی هەنگاوێکی خراپە و هەنگاوی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی یەکێتی و پارتی یان بڵین دەسەڵات و ئەم نیزامە سیاسیە خراپی لە کوردستانە هەیە لە مشارەکەی سیاسی فراوانی جەماوەریەوە دەست پێیەک ئەگەر مشارەکەی سیاسی یان چوونە سەر سندوقی دەنگدان بە شێوەیەکی گشتی و فراوان لە هەرێمی کوردستانە هەبێ لە ڕاستیە من پێم وایە ینی ئەمانە ناتوانن ناڵێم یەکسەر ئەمانە لا ئەبرێن بەڵام دۆخێکی تر دێتەکایەوە هەموو قووەتی یەکێتی و پارتی ناکاتە 120 دەنگدەر و خەڵکی کوردستان بۆیە ئەو 170 تری کە لە ئاخری انتخاباتە نەچوە سەر سنووقەکانی دەنگدان من بۆ خۆم پێم وایەوە ڕێگەیەکی خراپە دیسان ئەوەش بۆ خۆی کۆمەڵێک یعنی دەلالەت و دیوی پشتەوەی هەیە کە ئینسانە بێ ئەویش وەکو خۆی وەرگری ئەویش ئەوەیە خەڵکەگاتە قیمەی بێ ئومێدی خەڵکەگاتە حاڵەتێکە یعنی بڕای بە هیچ نامێت وەکو ڕاپرسی کە کۆمپانیای بەڵێ مەسەلەن شیکار کردبووی لە هەولێرمان کە دەنگیاندا بۆی هەرێم هەڵبۆشێتەوە بچێت سەر بەڕێستا ئەوەشیان دیسان بخۆی پەیامە ینی ناکرێت تەنها واوەریگرین بڵێن خەڵک نەهات و خەڵک تاوانبارە نا ئەوشان بخۆی پەیامە پەیامی بێ ئومێدی زۆری خەڵک پەیامی بڕوانەبوونی خەڵک بە سیاست بە حزبەکان بە حکومڕانی بەو کیانە فاشیلەی کە ئێمە فاشی لە بەلامانەوە ئەوانی زۆر بە شانازیەوە باسیەکەن لە ڕاستیە ئەوانش بخۆی پەیامی خەڵک بۆ بێ ئەویژوکو خۆی وەربگرێتەوە باش کاتم کەمەوە پێنج قوڵەکە بە سوارت بە پێویست لەگەڵ بەغداش ئەمڕۆ سکتێنێتەوە یەکتوەکان و وڵاتانی تریشان دەن ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکەن
پێ دوای ئەم جارە ڕێککەوتنێک دەکرێت ئەم ساڵ یاخود وەکو ساڵانی پێشترم جارێ دەڵێن لێک تێگەشتن هەیە ڕێک دەکەوین بەڵام دوجار هیچ لەسەر مەیدانی لە سەرەزی واقع نابینێت وا پێ ئەچێ ئەمەش هەر قسەی میدیا بێ نزیکین لەیەکەوە ڕێک ئەەکەوین و بینەکان بەرەو باشی ئەچێ پێچێ ئەمانیش هەر مەبەستیان بێت جەوێکی وا لە یعلاما دروست بکەن کە نزیکن و بۆ میدیای عراقیش بۆ سیاسەتوانانی عراقیش پێویستیان بەو جۆرە لە یعنی بەڕێکردنی کاتە هەبێ بۆ شەقامی سیاسی خۆیان بەڵام من بۆ خۆم یعنی گەشتبین نیم بەڕێکەوتن هەم لەسەر نەوت و لەسەر بوجە قورسە هەم حکوومەتی عراق ئەو داواکاریانی کە ئیکا داواکارین بەمان جێبەجێ ناکرێت لە ڕاستیە کەیسی نەوتی لە هەرێمی کوردستان کەیسێکی زۆر ئاڵۆز و ناشەفاف و ئەوانەیە یعنی نە پەرلەمان و نە حکوومەت و ئەنجومەنی وەزیرانیش بە تەحەداوە ئەڵێم یەک دوو کەسی لێ دەرچێت سەرۆکی کابینەکە ئەوانە کەسی تراگای لێ نییە بۆی ئەم کەیسە کەیسێکی زۆر قورسە یعنی دەست بۆ بردننی لە ڕاستیە بابەتێکی هەستیارە و پڕە لە نەشەفافی و گەندەڵی ئەوانە بۆیە هەم ئەبان بەو ئاسانیە ناتوانن بیخەنە بەردەستی حکوومەتی عراق و هەم حکوومەتی عراقیش کەیسێکی وای بەم جۆری کە ئەمان ئەیانەوێ من پێم وانە قبول بێت لە دوای ساڵی 2014 و ئەم بابەتە یەکێکە لە بابەتە زۆر حساس و هەموو جار کێشەدارەکانی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی کە نەشکەوتنە ڕێکەوتن و پێشم وانێ بە ئاسانی لەسەر کەیسی نەوتکەنە ڕێک سپاس دەکەم کاکتۆر سێخولەکێکمان ماوە سەبارەت بە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات و خۆئامادەکردنیان بۆ هەڵبژاردننی داهاتووە خۆ ئاشکنەوە لەگەڵ جەماوەری چووکە جگە لە نیگەرانی لە دەسەڵات نیگەرانی لە لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتی شەیە چی بکرێت بە کورتی بێ سپاس دەکەین پێم باشە وەکو پێشنیار یعنی ئەم لایەنە دەرەوە دەسەڵات گۆڕان یەکگرت و کۆمەڵ نەوەی نوێ لە بەرێکا کۆ ببنەوە یعنی زۆر شتێکی گەورە نیە ئەگەر کۆش بوونەوە چونکە بەڕاستی فرسەتێکی باشە ئەم ینی هەمویان ناکۆکن لەسەر لەگەڵ دەسەڵاتە هەمویان ناکۆکن لە شێوازی دەسەڵات بەڕێوەبردنەوە هەمویان ناکۆکن لەوەی کە ئەم پارتیۆکێتە بتوانن تاغیب بەسەر هەرێمی کوردستانەوە بۆ شێوازمان بەڵە بکەن بۆیە با ئەم جارە بەرەیەک دروست بکری ئەم بەرەیە لەم هەڵبژاردنە بتوانێت کاریگەر بن و بۆ دوای هەڵبژاردنەکە بەرەنجامەکەی ببینین چونکە ئەگەر وان نەکرێت بەڕاستی جهودەکان بەڵێ کاریگەری هەیە بەڵێ هێزە سیاسەکان بە تاکتاکیش دەتوانن کاریگەر بن لە هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر پێکەوە بن ئەمان لە دەرەوەی پارتیوێچێتی پێم وایە قازانی زۆر بۆ پرۆسی سیاسی دەبێەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیانش لەبەرەوە گرنگە بیر لەوە بکرێت و میکانیزم بکرێتەوە کە ئەم هێزە سیاسیانە ئەگەر نەکرێت هەر چواریشان با دوان ئەگەر ناسییان دوان یەک ئەنی لەگەڵ یەکدا بۆ نمونە یەکێک لەگەڵەوە کەیتردا هاوپەیمان بێ ئەو کەیتریان لەگەڵەوە ئەنی واش بە شێوازێک مامەڵە بکەن ئەوەنە تەرکیزیان لەسەر خودی ئەم چوار هێزە سیاسیانە بێ بەڵکو تەرکیزیان لەسەر دەرەوەی هێزە سیاسەکانی تر بێت ناکۆکیەکانی ئەمان ناکۆکی نیە لەسەر دەسەڵات و پارە ئەمان ناکۆکن لەسەر کۆمەڵ لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ واقعەکەدا بۆیە پارتیۆکێتی ناکۆکن لەسەر پارە و کورسی و دەسەڵات بەڵام ئەمان ناکۆکن لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم باردۆخی سیاسی کە لە هەرێمی کوردستان گرنگە بتوانین ناکۆکانان کە من ئەتوانن پێکەوە لە بەرێکی نوێدا کۆبنەوە بەڵێ سوپاسان دەکەن زۆر سپاس بۆ ڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد هەروە بێستون فایق سوپاسان دەکەم سوپاس بۆ بینێرانی بڕێز بەخوای گەورەتە نەسپێری